ئێمە بە هەر هەموو لامانەوە بە ئەوەی کە بەڕاستی یەکێتی ئەو ترسەی خستۆتە دڵی هەموو لایەنەکانی ترەوە جەماوەرە بەهێز و پۆڵاینەکەی یەکێتیە. دەستپێکی سەردانەکەی شاناز ئیبراهیم محمەد بۆ شاری ڕانێ بوو لە وتەیەکدا ڕایگەیاند لە مێژووی دروستبوونیەوە سەدان پیلان لە دژی یەکێتیدا ڕێژراوە، بەڵام یەکێتی بە پاڵپشتی جەماوەرەکەی نەک هەر پیلانەکانی لەناو بردووە، بەڵکو یەکێتی پێبەهێزتر بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەمومان ئەزانین لەبەرەوەی لە ناخی جەماوەرە دروست بوو، لەبەرەوەی زەرورەتێک بوو ئەو کە لە پاش ئاشبەتاڵ دروست بوو. ئێستا چۆن ئەوستاکە ئەو زەرورەتە بوو، ئێستاش هەمان زەرورەتە بۆ بەرەو پێشبرد بۆ داکۆکیکردن لە مافی گەلی کورد لە بەغدا. و هەروەها من زۆر دڵخۆشم کە ئەو جەماوەرە بینم لە هەموو شار و شارۆچکەکانە کە بەو جۆش و خۆشەوە هاتوونەتە پێشەوە. ئەوە نیشانەی ئەوەیە کە یەکێتی قەت لە بن نایە و یەکێتی خاوەنی جەماوەریەکە کە بەڕاستی جەماوەرێکی پۆڵاینە. و ئێمە من ئومێدەوارم و دڵنیاشم کە جەماوەری یەکێتی و گەلی کورد دەنگ بە حەق ئەیات، حەقیش یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر بوون ئەوانەی کە خەویان بە نەمانی یەکێتیەوە ئەبینی، زۆر بوون ئەوانەی کە غەدریان لە یەکێتی کرد، زۆر بوون ئەوانەی کە خەنجەریان لە پشتەوە لە یەکێتیە. بەڵام سپاس بۆ خوای گەورە هەمومان ئەبینین کە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو جۆرە جەماوەر و لەو جۆرە خەڵقانە نییە کە هەرەس بێنێ بەو شتانە وە کۆڵ بات. هەر لە چوارچێوەی سەردانەکەیدا بۆ شاری ڕانیا شاناز ئیبراهیم محمەد لەگەڵ قوبات تاڵەبانی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە و هۆڵی مامۆستا ئیبراهیم محمەدیان کردەوە. لە لێدوانی گشتدا شاناز ئیبراهیم محمەد ڕایگەیاند یەکێتی لە دایکبووی زادەی پێویستیەکی مێژوویی و نەتەوەیی بووە. تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پێویستیەی لە دەست نەداوە. هەر لە سەردانەکەیدا بۆ دەڤەری ڕاپەڕین و پشدەر بۆ پشتیوانی لە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناحیەی حاجیەوە و چوارقورنا شاناز ئیبراهیم محمەد ڕایگەیاند یەکێتیەکان بەڵێنیان بە سەرۆک مام جەلال داوە کە یەکێتی بپارێزن. ئەو نوێنەرانەی کە دەبنە نوێنەری ڕاستەقینەی گەلەکەمان تەنیا و تەنیا نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانن، نوێنەرانی حزبی شەهیدانن، نوێنەرانی ڕێبازەکەی مامن، نوێنەرانی ئێوەی کەسوکاری سەربەرزی شەهیدان. دەڤەری پشدەر کە هەمیشە پشتیوانی و پشت و پەنا یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و بەلایەکێتیەوە وەک هەموو ناوچەکانی تر گرنگ بووە وێزگەی سەردانی قوبات تاڵەبانی و لە ڕانیە پێشوازێکی گەرمی لەکراو. ڕایگەیاند تیمە بەهێزەکەی لیستی 162 یەکێتی لە بەغداوە شەڕی مافە دەسووریەکانی کورد لە عێراقدا دەکات، دەبێتەوە بە سەرڕمی گۆڕانکاریەکان. کە یەکێتیە و هێزەیە کە لە بەقاوە لە کوردستانەوە لە دەرەوەی وڵاتیشەوە خەباتەکە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەدەستهێنانی مافە دەستووریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ دروستکردنەوەی یەکێتیەک کە ببێتە مایەی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان. چۆن لە کاتی شەڕا ئێوە بوون کوردستانتان پاراست، ئێوە بوون داعشتان شکاند، ئێوە بوون تێرۆریستانتان لەناو برد، هەر ئێوە بن کە سەرڕەمی سەرهەڵخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بن. لە سەردانی گشتدا بۆ هەرێکە لە ناحیەکانی چوارقورنە و حاجیەوە و سەرچاوە قوبات تاڵەبانی ڕایگەیاند تێکچوونی هاوسەنگی هێز لە نێوان هەرێم و بەغداد لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نییە و ئەزموونەکەمان دەخاتە مەترسیەوە. شارەوە نییە کە ئەمڕۆ ئەزمون و خەوارەی هەرێمی کوردستان لەژێر مەترسیدایە. بە تێکچوونی هاوسەنگی هێز لە بینی کوردستان و عێراق، تێکچوونی هاوسەنگی هێز مەترسیە لەسەر ئایندەی کوردستان، مەترسیە لەسەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان. مامی خۆشەویستان بۆ ئەو ساڵانەی کە لە بەغدا بوو نەخشە ڕێگایەکی جوانی دانابوو بۆ ئاشتەوایی بینی کورد و عەرەب و
پێکەوە ژیانی خەڵکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فێدراڵدا، بەڵام بەداخەوە بە دوورکەوتنەوەکەی و بە نەخۆشکەوتنی ئەو هاوسەنگیە تێکچوو. بۆ ڕاگرتنەوەی ئەو هاوسەنگیە، بۆ گەڕانەوەی شکۆ بۆ هەرێمی کوردستان، بۆ گەڕانەوەی هێز و بۆ بەدەستهێنانەوەی ئایندەمان پێویستە تیمێکی بەهێزی یەکێتیانە بنێرینەوە بۆ بەغا، تاکو لە بەغاوە پشتیوانی لە ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. عەزیزان، ئەم هەڵبژاردنەیە بۆ عێراقە، بۆ ناردنی تیمێکی بەهێزە لە کوردستانەوە بۆ بەغای پایتەختی عێراق، تاکو لە بەغاوە دیفاع لە یەکە بە یەکەتان بکەن، تاکو لە بەغاوە بە پشتیوانی حزبەکەی خۆیانەوە دیفاع بکەن لەسەر پرۆژە یاسایەکی بودجە کە کێشەی ئابووری و کێشەی موچە و کێشەی گوزەرانی خەڵک چارەسەر بکە. ئەم شەڕە لە بەغداوە کرێ، بۆیە زەرورە، بۆیە پێویستە، بۆیە گرنگە ئێمە وەکو یەکێتی، وەکو یەکێتیەکان شەو بخەینە سەر ڕۆژ و ڕۆژ بخەینە سەر شەو بۆ ئەوەی بچین زۆرترین دەنگ بۆ لیستی شەهیدان، بۆ لیستی ئایندەمان کۆکەینەوە، تاکو ئەم بەڕێزانەی کە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن بچن شەڕ بکەن، خەبات بکەن لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لاهور شێخجەنگی لە دەڤەری پشدەر و لە شاری ڕانیەوە لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی وەستا ڕەسۆڵ واگ لێپرسرایی مەڵبەندی ڕێخستنی ڕانیە ڕایگەیاند یەکێتی باڵانسی هێزی لە ناوچەکەدا پارێزچووە و هەرێکێتیشە حزبی هەر چوار پارچەی کوردستانە. ئەگەر یەکێتیەکی بەهێز هەبێت دەتوانێت باڵانسی هێز لە ناوچەکە ڕابگرێت و حەق و حسابێک لەگەڵ ئەو لایەنانەی تر بکە کە زیادە ڕۆیی دەکەن. ئێمە دەبێ ئەم جارە لە کەرکووک و ناوچەکانی تریش زۆرترین دەنگ بەدەستبێنین بۆی بتوانین مافی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنینەوە بە پێی هەموو ئەو ڕاپرسیانەی کراوە لە ناوچە دابڕێنراوەکان و لە ناوچەکانی تریش. یەکێتی لە هەڵکشاندایە و بە دەنگەکانمان ئەم جارە ئیسبات یەکەین کە خەڵک چیتر مۆهاوەرەکردن لە یەکێتی نیشتیمانی کوردستان قبول ناکە، چونکە تەنها یەکێتی پارێزەری هەر چوار پارچەی کوردستانە. هاوڵاتیانی ڕانیە و حاجیاوە و چوارقوڕنە و دەڤەری پشدەر پەرۆشی خۆیان بۆ لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیداکانی دووپات کردەوە و جۆش و خۆشیەوان لە کاتی ئامادەبوونی لێپرسراوانی یەکێتی نیشانەی خەمخۆری و دڵسۆزیانە و ئەوەشیان دووپات کردەوە کە پشدەر هەمیشە پشت و پەنای یەکێتی و قەڵای سەوزی یەکێتیشە. هێمن قادر، کورسات نیوز.